الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. لە زووەوە ئەمانەوێت کە باسێکی زۆر گرنگ کە ئێوەی ئاز و خۆشەویست زۆر شەیدای ئەم باسانن. دیارە 4 ئەڵقەمان لە کاتی خۆیان 2 ساڵ پێش ئێستا دەربارەی نزیک بوونەوە لە مردن یاخود ئەزمموی نزیک بوونەوە لە مردن یا تەجارب الاقتراب من الموت باسمان لێ کرد. ئەو 4 ئەڵقەیە سەدایەکی زۆر گەورەی لە کوردستانە هەبوو. بۆچی؟ چونکە باس لە ژیانی هەر یەکەمانەکات لەو قۆناغەی کە لە ژیانی دنیا گوازینەوە بۆ ژیانی ئاخرەت، لەو تونەی لە بچووکەی کە پێوترێت دنیا و پێ تێپەڕەبی نەچینە فراوانی و مەساحەتە هەرە فراوانەکەی دروستکراوەکانی خوای گەورە و هەرە جوانترین دروستکراوی خوای گەورە کە بەهەشت و ڕەزامەندی خوای گەورەیە کە لە قیامەتا دەستی ئیمانداران یەخات. لەبەرەوە باسەکانی نزیک بوونەوە لە مردن زۆر گرنگە بەنسبەت هەموو یەکێک لە ئێمەوە کە ئێستا بینەری ئەم بەرنامەیەن. هەموو یەکێک لە مرۆڤەکان هەر ئیمان و هەر دین و هەر بیر و باوەڕ و هەر زمان و هەر نەتەوەیەک بن لە هەر زەمان و هەر شوێنێکا بژین. ئێمە لە 4 ئەڵقەی 2 ساڵ پێش ئێستەی نزیک بوونەوە لە مردنە چاوپێکەوتنمان لەگەڵ چەند خۆشەویست و دۆست و عەزیزێکی کوردستانە کرد بۆ دیاردە جیهانیەکانمان باس کرد، ئەوانەی کەوا ئەزمموی نزیک بوونەوە لە مردنیان بینیوە. باسمان لە دکتۆر ئیبین ئەلێکسەندەر کرد کە یەکێکە لە دکتۆرە بەناوبانگەکانی ئەمریکاوە لە جامعەی هارڤەرد تەواوی کردووە و ئەم پزیشکە خۆی ئەڵێ کاتێکە من تەمان باسی دکتۆرێکی مەسیحیە ئەڵێ باوەڕم بە زین و بوونەوە و یانی دیارە ئیمانێکی وای نەبووە، باوەڕم پێی نەبوو، بەڵام کاتێک کە خۆی ئەم ئەزمونە ئەکا ئەزمموی نزیک بوونەوە لە مردن ئەکات ئەڵێ هەزاران ساڵ لەبێ ژیا، ئەسڵەن بیرم چوو بوویەوە ڕۆژان من لە ژیانی دنیاە ژیاوە. ئەڵێ نۆ گریمانەم دانا بۆ ئەوەی کەوا ئەم دیاردەی بینیومە بریتە لە دیاردەیەکی مادی، نۆ گریمانەم دانا هیچیان نەبوو، نەخەو بوو، نەخەیاڵ بوو، نەشتێک بوو کەوا لە لاوەعیە تۆمار بوو بێت، چکاوانەی کە ئەم دیاردەیە بینن بەشێکیان مولحیدن، یعنی ئەوە نییە کە باگراوندێکی دینی ئەمەی بۆ دروست بکە، بیرکردنەوەیە لە دینێک کە خۆی هەیەی هەڵگری بیر و باوەڕ نەخێر. ئەڵێ نۆ گریمانەی مادیم دانا هیچیان نەبوو. هەندێک لە پزیشکەکان تەمان دەڵێن ئەمە کەمی ئۆکسژین ئەم حاڵەتە دروست دەکات و کۆمەڵشتی تر باسەکرێ ئەمانە، بەڵام هەموو ئەمانە بەڕاستی لە ڕووی زانستیوە لە ڕووی ئەو پێگەی کە ئەم باسە بە قوڵی و بە ماهیەتێکی قوڵە چێتە ناوی بەڕاستی هیچیان نییە ئیلا ئەوە نەبێ وەکو دکتۆری ئیبین ئەلێکسەندەر ئەڵێت دیاردەیەکی یەک پارچە ڕۆحیە کە مرۆڤ پێکهاتووە لە وەعی و پێکهاتووە لە جەستە، پێکهاتووە لە ڕۆح، پێکهاتووە لە جەستە، ڕۆحەکەیەتی ئەڕوات و جەستەکەی لەم ژیانەیە جێهێڵێ. ئەوانەی کە ئەم دیاردەیەیان بینیوە ئەبێت بێهۆش بکەون ئینجام دیاردابینن. هەندێکەیە لە خەوای بینێت، بەس ئەوەی خەو زۆر گرنگ نییە وەکەوەی کە تۆ لە نیمچە مردنێک یان نزیک بوونەوە عەلا مەشارف المەوت نزیک بوونەوەیکی تەواو لە مردنە بۆ دروستە بێت. لەبەرەوە خۆشەویستان ئێمە چەند ئەڵقەیەکی تر تەرخانەکەین بۆ نزیک بوونەوە لە مردن و باسەکانی مردن درێژە پێدەین لە بەرنامەی شیرینچایە. هیوادارم ئینشاڵڵا بە گرنگێکی زۆرەوە بیسەر و بینەری ئەم بەرنامانەمان بن و هەر کەسی ئەم دیاردەی بینیوە برای خۆتان ئاگادار بکەن تاوەکو چاوپێکەوتنی لەگەڵا بکەین، چونکە ئەوانەی کە ئەم دیاردەیان بینیوە زۆر جار دیاردەکەیان نەشارنەوە باسی ناکەن، چونکە ناتوان ئەو شتە گەورەی کە بینیویانە بیهێنە ناو جیهانە واقع مادەکەی ئێستا، ناتوانن نەقڵی بکەن، زمانێک نییە، نووسینێک نییە، شتێک نییەکەوە ئەو هەمووی بینیویانە لەم بچووکەی ئێرەیە لەم عەقڵەی ئێرەیە جێ بکەنەوە. هیوادارم ئینشاءڵڵا سوودی زۆر گەورەی هەبێ بۆ ئێوەی ئاز و خۆشەویست، چونکە من زیاتر لە 5 ساڵە خەریکی لێکۆڵینەوەم لەم بابەتەیە زۆر سوودم لێ بینیوە. یەکێ لە هەرە سوودە زۆر گەورەکان کە لەم بابەتەیە هەیە ئەوەیە هەر کەسێم دیاردەی بینی بێت، هەر کەسێ زۆر گرنگی پێبا
لە مردن ناترسێت ترسی مردنی نامێنێت یعنی فۆبیای مردنی نامێنێ ئەوەی کەوا بتۆقێ لە مردن با خۆتان بچنە ناو باسەکە و ئینشاءالله ئەم شەو بە بەشێکی تر و ئەڵقەی یەکەمی ئەم بابەتات دەینە خزمەتان فەرموو بەناوی خۆی بەخشندە و میهرەبانەوە یاخوا بەخێر بێن و سەرسەر و سەرچاومان خۆی گەورە بەرەکەت خاتە ڕۆژی هەمومانەوە ئینشاءالله من ناوم نیان عەبدوڕەحمان محەممەدە دەرچووی 2006-2007 کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانی نیان خان ڕۆژی پێشەوەی مقەدەرێکی گەورەی بەسەر بێت شتێکی قەرارێکی یاوە لە بینی خۆی و خوایە شتێک هاتۆ بەدەمتا نیەتی دڵی شێ بووە حەزەکەین ئەو نیەتە و ئەو قەرارەمان بۆ باس بکەیت چۆن ئەم خوڕپەیە چووە دەڵەجا حەزەکەم پێشەوەی باسی خوڕپەکە بکەیت زۆر جار ئینسان ئەفەرمێ بەعزێ خوڕپە هەیە بەعزێ خەواتیر و ڕاز هەیە کە هێتە دڵی ئینسان هەموو ڕۆژێ یەکێ لە دۆستانی خوا فەرمێ هەموو ڕۆژێ ئێمە 7,000 ڕازیەتە ناو دڵمان هەفتاکە ینی بە معنای ئەوەیە کە بە عەدەدێکی زۆر نەک ئەوەی کە ژمارەکە ڕێک هەفتا بێ هەندێکی نامەی خوایە پێمانەکە هەندێکی نامی فریشتەکانی خوایە پێمانەکە ئەمانە هەمووشی دیاری کراوە و جیاکراوەتەوە کە چۆن جیان بکەینەوە هەندێکی هی نەفس و هەوا و ئارەزوەکانی ئینسان خۆیەتی هەندێکی شەیطانە ئەو خوڕپەی خۆتمان بۆ باس بکە ئەو ڕازەی خۆتمان بۆ باس بکەم کە ئینشاءڵڵا نامەیەکی زۆر جوانی خوای گەورە بە تۆ گەیشت سەرەتا لە شوێنی کارەکەم با بڵێ لە نەخۆشخانە پۆستێکی ئیداریم وەرگرتە بوو بە هۆی ئەو پۆستەوە کۆمەڵک لە دۆست و هاوڕێ و کەسانی هاوپیشەی ناو نەخۆشخانەکە هاتن بۆ سەردانمان ڕاستەکەی لە پێش ڕوودانی ئەم ڕوودا و قەدەری خوایەوە کە بەسەرمان بێت من لە ڕووی ئیلتیزاماتی دینیم ئەوەنە بەهێز نەبوو ئەکرێ دینێکی ئیسلام هەروەکو ئەو دینی ئیسلامە هەڵگرتە بێت کە لە کۆمەلگاوە فێری بوو بێتم یان کە لەسەر پێی گەورەکراون بەڕاستی ینی کەمتر ئیلتیزامت هەبوو بەڵێ زۆر کەمتر ئیلتیزاماتێکی زۆر کەمم هەبوو ڕۆژێک ئەو ڕۆژەی کە بۆ شەوەکەی من ئەم قەدەرم بەسەر هات بەیانەکەی برایەکی بەڕێز و خۆشەویستی خواناس هاتە لام دانیشت وتی باسی ئەوەی کرد کە دینی ئیسلام چەند جوانە بۆ ئافرەت یعنی زۆ باسی چەندین دەرگای دینی ئیسلامی کردەوە دەربارەی ئافرەت کە ڕاستی تا ئەو کاتە من بەو شێوە جوانە نەمبیستە بوو هەر لەو کاتەیە بڕیارێکی یا وتی بڕیار ئەیت ئەگەر یەکێک پاوەرێک یان هاوکارێکت بێ زیاتر بخوێنیتەوە مەسەن ڕووکار بتێنینە سەر ڕێگەیەک مەسەن ها زۆر شت هەیە یا فێر ببی بڕیارەی ئیلتیزام بکەیت و یەکەم وەڵامی ئەو بوو کەوتی بڕیارەی حیجاب بپۆشی ڕاستەکەی لەوەیە بەڵێنم بەویا و بەڵێنم بەخوایە طبعاً وتم ئەگەر ئیشاءالله بێگومان منی زۆر حەزەکەم بەس پێویستم بە قووەتێک بوو ئاین بۆ ئەو کاتە و بۆ ئەو بیرکردنەوەی ئەو ساتەم هەستمەکە پێویستم بە پاوەرێکە پێویستم بە یەکێکە چۆنڵی زیاتر بۆم ڕوونکاتەوە زیاتر تێبگەم و ئەکید ئەو قووەتەش کە من لەو کاتە پێویستم بۆ هیدایەتی خوا بووە بەس با بڵێ من لەو کاتە نەمزانیەوە کە شتێک ئەبێت هیدایەتێک بێ قووەتێکە هەبێ لە ناخە بڕیار بی کە ئەم ئیشاءالله حیجاب بپۆشم و بمە ملتەزیم بم بە دینەکەەوە زیاتر تۆ چاوەڕوانی شتێکە کردووە مامۆسایەک مرشیدێک شێخێک زانایەکە یعنی زیاتر ئیلتیزام وەربگری لێ بەس خوا ڕاستە و خۆ شتێکی تری بۆ ناردی ینی جیاواز لەوەی کە خۆت بیر لێ کردەوە مامۆساکەی تۆ مرشیدەکەی تۆ شتێک بوو کە زۆر زۆر گەورە بوو و حەزەکەین بەسەرهات و چیرۆکەکەمان بواسکەی چۆن ئەو مصیبەتە بوو مامۆسا و مرشیدی تۆ بێگومان لەو کاتەیە قسەکەی جەنابتان زۆر تەواو لەو کاتەیە ئەوەی من تەسەورم ئەکە هەبێ مرشدێکی ئینسانی بوو یعنی شخصێک بێت مرۆڤ بێ بتوانێ هاوکاری بکە بیر و هۆشم لای ئەوە هەر نەبوو کە خوای گەورە ئەو پاوەرم بە شتێکی تر بۆ ئەنێرێ هەر هەمان ڕۆژ بۆ ئێوارەکەی با بڵین لەوەچێ هەر 12 سەعاتی بین بوو بێ لە دوای ئەو بەڵێنەوە لە دوای بەڵێ لە دوای ئەو بەڵێنەوە کە بەخوامیە کە بگەڕێن بە شوێن ئەو پاوەرەیە قەدەرێکی زۆر خوایی یا با بڵێن قەدەرێکی زۆر قورسم بەسەر هات شتێک بەدەستمەوە ئاگری گرت و سووتانێکی بە لە ساڵ 18 تیا دروست بوو لە ماڵەوە بەڵێ لە ماڵەوە کە ئەی کرد لە کەمەرم بەرەو سەرەوە بە دەم و چاو بە هەردوو دەست و بە هەمیەوە سووتانەکانم دەرەجەی لە 105 دەرەجە 3 بوو کە زۆر قورس بوو شوێنی سووتانەکان زۆر حساس بوون بە مل و بە مایە زۆر بەڕێستانە هەمووێزان سووتان ئازارێکی بێشوماری هەیە بەڕاستی دوای ئەوەی پێنجشەمە شەوەکەی ئەم قەدەرم بەسەر هات و ڕۆژتی جومعی تێپەڕی و چووە
ڕۆژی شەممە بە حکمی ئەوەی هاوپیشەکانم زۆر لە دەورم کۆبووبوونەوە لە نەخۆشخانە و داخڵ کرابووم و تەداوی ئەکرا با بڵێن نقطەی تەغییری ژیانی من لە ڕۆژی شەممەکەیەوە دەستی پێکرد چونکە ڕۆژێک بوو کە ئەکرێ ئازار لە قیمەیە بوو بێ ئەگرێت ترس لە قیمەیە بوو بێ چونکە لەو کاتەیە بە هەبوونی هەموو ئەو هاوڕێ و هاوپیشە و دکتۆرە بەڕێزانش ترسێک لە منە هەبوو کە نەئەڕەبیەوە یعنی ترس بوو لە مردن ترس بوو لە ئازار ترس بوو باواتای وشە ترس بوو دکتۆر بەڕێزەکان لە بەروی ڕێژەی سوتاوێکم ئینتیهابێکی زۆری کردبوو با بڵێن چەند پرۆسەیەکی علمی بەسەر هاتبوو بەڵە کاری کردووە سەر گورچیلە کێشەکە لەوە بوو دقە بە دقەی حاڵی خۆت ئەتزانی ینی ئەتزانی چیت بەسەریت داوام کە دەربچم لە نەخۆشخانە لەسەر مەسئولیاتی خۆم لە بەروی زمانی ئەویان نەئەکرد کە من بگەمەوە ماڵەوە لە ماڵەوە ئەمێنم نامێنم دوو پەنجەمۆریان بە دوو کەسی نزیکم کرد کە ئەمە لەسەر مەسئولیاتی خۆیەتی حتا وای لێ هاو بەجیا قسەیان بۆ هاوسەرەکەمە کە مەچنە ژێر عەقلی خۆیەوە بۆ نمونە ها بە قسەی عەقلی خۆی مەکەن لەم کاتەیە ئەو خۆی بە ئازارە بەهەرحاڵ هەرچۆنێک بێ گەڕامەوە ماڵەوە ئەو ڕۆژی شەممەیە دەوری بە تەواوەتی وەک ئێستای بیرمە دەوری سەعات 12 نیوەڕۆکەی بوو داوام کە ژوورەکەم بۆ چۆڵکەن لە ماڵەوە هەمویان بەجیان هێشتم با بڵێن دڵنیا نەبووم لەوەی من ئەژیمیان ناژیم بەس ئازارێکی زۆر مەسەڵەن ترسەکە زۆر بوو یعنی پاشا لەویا قسەکانی ئەو و برابەڕێزەی کە پێنجشەمە بەیانێکی پێوتم زۆر هاتەوە یعنی زۆر هاتەوە هەمووی لەوێ هەموو با بڵێن ڕابردووش وەکو فلیم هاتەوە بەرچاو بێگومان زۆر گریام لەوەی کە ترسم ئازارم با بڵێن بە شێوەیەکی تەواو بیرچوو بۆ زۆر گریام لەوەی ئەمزانی ئەمرم با بڵێ من لەیا وام ئەزانی ئەمرم و لە ڕوم نەهاو بڕۆمەوە یعنی لە ڕوم نەهاو ینی لە ڕوم نەهاو بمرم ینی کە ئەڵم بمرم اسمە لە ڕوم نەهاو بگەڕێمەوە بەلای خوای گەورە لەوەیە بەڵێنێکم بە خوای گیان ئەگمە ئینشاءالله هەستامەوە لەم قەدەرە بە تەواوەتی هەموو ژیانی نیان بە 180 دەرەجە ئاگۆڕن ئینشاءالله ئەوتر خوای گەورە لە دوای ئەوە دەستمان کە بە پرۆسەی شیفا با بڵێن کەسی هێنا سەر ڕێگەم کە توانی یارمەتیم با و بەرەبەرە بچینە سەر پرۆسەی عیلاج و برینەکان جێبەجێ بکرێەوە الحەمدولله توانیم لە ماوەی 35 ڕۆژە جارێکی تر هەستمەوە سەر قاچ بەس ئەوەی کە لەم بینەیە زۆر دڵخۆشکەرە بوو لەو کاتەوە کە دڵنیای خوای گەورە لی وەرگرتوم لە بەڵێنەکەمی وەرگرتووە ئەو قەرارا و لەو تەنیایی کە لە ژوورەکە بڕیار لە بینی خۆت و خوایە دروستە بێت دڵخۆشیت بۆ دروست بوو ئەکید نەک هەر دڵخۆشی با بڵین بە شێوەیەکی علمی ئەو بەڕێزەی کە هاوپیشەیەکی زۆر بەڕێز و خۆشەویستم تەداویەکەی بۆ کردم کە ئەیکردەوە هەموو جارێ ئەیوت ماشەڵڵا هەم برین تۆزە چابێتەوە برینی تۆ لە پەدەست یعنی قیاسی لە بەدەستی کرد کە ئەیوت چاکە بێتەوە یعنی ماشەڵڵا جگەل لە خۆشیەکەی خۆم با بڵین ئێستا من ئەم یادگاریە کە باسیەکەمەوە بیرەکەمەوە کەمترین ئازارشکێنم بەکارهێناوە لەو کاتەیە بوو یعنی تەنانەت کاتی تەداویەکانیش حسابیەوەمە کرد ئەموت مثلا بۆ منە دایکم وەستاوە گوناحە بۆچی من لە بەڵێنەکەی بینی خۆم و خوایە بڕیارم ما بوو کە هەموو جانبەکانی دین وەرگرمەوە یەکێک لەوانە دایکمە مەسەلا ژیانی خۆمە حیجابمە نوێژەکانمە زۆرترین ئیلتیزاماتە دینیەکانی تریشمە لەوانە بوو مامۆسا مثلا من کچێکی گەنج بووم ئافرەتێکی گەنج بووم لەو کاتەیە جگە لە جلوبەرێک زۆر شتی تریشم نەزانی بێ هەتاکو ئەو کاتە من لە دوو مەجلیسی پیاوچاکی خواناسا دانەنیشت بووم ئەمانەش هەمووی ئەو بەڵێنانە بوون کە لەو کاتەیە بەخوامان نەکرد تەنها حیجابەکە و یعنی ئیلتیزامی نوێژەکەم زۆر بەڵێنی ترم بەخوای گەورەیە سوپاس بەخوا زۆرینەی بەڵێنەکانیش جێبەجێ بوو خوای گەورە زۆر بەرەکەتی خستە زۆربەی بەڵێنەکانەوە خۆشەویستانم ئێمە لە ئەم دیدارانەوە ئەم باسە زۆر گرنگانە کە باسی نزیکبوونەوە لە مردنە و ئەو دیاردەیە کە دیاردەیەکی جیهانیە حەزمان کرد چاوپێکەوتن لەگەڵ جەنابی بەڕێز کاک سامانی میرزا سدیقی چنگیانیا بکەین و جەنابیان کە ئیش و کارەکان ڕەنگە هەر نزیکیەکی هەبێت یعنی کە زیاتر خەریکی ئیش و کاری سروشتین و چارەسەری سروشتی بۆ مرۆڤ کاک سامانگیان سڵاو لێبێت وعلیکم السلام ورحمة الله وبركاته سەرچاو مامۆستاگیان بەخێر بن نەخوا سپاسان دەکەم کاک سامان جەنابتان باپیرەتان دیاردەی نزیکبوونەوە لە مردنی بینیوە دیار لەو کاتیشە لەو زمانەیە خەڵک زۆر ئەو دیاردەی مەشهور نەبووە هەنی خەڵک یان
هەتا کەسەکە مەگەر زۆر جیسی قەبوو بێ خەڵک باوەڕی پێ کردووە یان وتیانە خەوە یاوتیان ئەمە بە خەیاڵ ئەمەی بینیوە یاخود حەزیان نەکردو باسی بکەن لەبەرەوەی نەوا بوو دێتەمە ڕاست ناکات ئەو دیاردەیی جنابی باپیرت چۆن بووەوە ئەگەر وەسفێکی باپیر زانمۆ بکەیت کە کێ بوو لە کوێ ژیاوە بەسەر چاو پێشەکی بەناوی خۆی گەورە مێرەبان زۆر خۆشحاڵم بە هاتنتان بۆ ئێرە و سواسانەکەم ئەرکتان کێشاوە لە ڕاستیا ئێمە کە پێمانەڵێن عەشرەتی چنگیانی ساڵی پێش حربی عالەمی یەکەم عەشرەتی ئێمە بڵێن باو باپیرانمان باوکمەش لە دایک نەبووە تاڵ لەو کاتە بەهۆی کێشەیەکی بڵێن کۆمەڵایەتی ئەو کاتەوە کۆچەکەن بەرەو ڕۆژهەڵات لە گوندی هەوارە خۆڵ کە خزمایەتیان هەبووە لەگەڵ ماڵی باپیرانمان لەوێ نیشتە جێ بن و پاشان ئەو کاتە باپیران فەقێ مەحموو خوا عەفویکایە خوا لە ژیانە نەماون پیاوێکی تەمان هەم خوێنەوار بوو هەم لە ناحەی سوارچاکیە سوارچاک بوو هەم تفەنگچیش بووە ئەو کاتانەش معلومی جەنابتانە هەموو کەسێک حەزی کردووە کەسی ئەو نوعانە لە نزیکی بێت باپیری دایکیشم کە مەشهور بوو بە سەرتیپی بەیاندەرە بەناوی عەبدوڵڵا بەگ یەکێ بۆ لەو کەسانی کە لە کاتی خۆیان دەسەڵاتێکی زۆری هەبوو و ئیتر وەکو شوبهە ئەمیرێک وا بوو لەو مەنتیقانەیە ئەمانیش کە چوونەتە ئەوێ تەمان وەکو بڵێن ڕاکردوویەک لەو کاتەیە ئەویش پەناییاون و کە زانیوێتی ئەمانە کۆمەڵێکی سوارچاک و خوێنەوار و تفەنگچێکی عەجایبن زۆر لە خۆی نزیک کردوونەتەوانێ و خزمایەتی لەگەڵا کردوون و پێشەوەش خزمایەتیمان هەرە بووە لەگەڵ خزمانی ئەو دیوە بەڵام زیاتر تێکەڵاوێتەکە بووە و لەوێت لە دەی بەیانەرە ئیسەش باخەکەی فەقێ مەحموو هەر مەشهورە هەرماوە کە عەرز و ئاوێکی زۆری یاونەتێ و باخەکەی لە نزیکی مەریوانە نەخێر لە نزیکی بانەیە بەسەر شوی بڵێن لە بانەوە تقریبا چارەکە 20 دقیقە دوورە ئێستش باخەکەی فەقێ مەحموو هەر مەشهورە کە ماوە باخێکی گەورەیە و ئێستش ماڵی خاڵەکانم ئەوان ئەیبن بەڕێ و بەروبوومەکەی خۆن و ئێمە جاجارە چین بۆ سەیران سەردانێکیان نەکەین عافیەتان بێخین جا لەو کاتا کە ئەوان لەوێ بوون دواییتر ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە نازانم باپیرم نەخۆشەکەوێت بە تقریبا ئەڵێن وەکو گرانتا واوە نەخۆشیەکە بۆ ماوەی 40 ڕۆژێک بێهۆشە بێت بەڵێ ئیتر کە بێهۆشە بێت تەبعاً سەرتی بەیانەرە زۆر مەطلب بێت ئەم پیاوێکی گەورەیە و پیاوێکی خوێنەوار و پیاوێکی سوارچاکە و تفەنگچیە و یعنی وەکو چۆنی ساڵی ڕقەمە زۆر مەطلبی بوو زۆر حەکیمیان بۆ هێنا و هیچ چارەسەرێکی نەبووە ئەڵێن لە چەند ڕۆژێکی ئەخیرا قسەی کردو توێتی حەزم لە دۆیە طبعا ئەو کاتە تورەکەی دوو ئەکرا ئەو مودەی کە بێهۆش بوو کاک سامان مودەتەکەی چەند بوو 40 ڕۆژ بوو وەڵای باسی 40 ڕۆژ دەکەن ئەڵێن 40 ڕۆژ بێهۆش بوو ئاگای هیچ هۆشی نەبوو هیچ هۆشی نەبووە بەڵێ ئەڵێن لە دوای ئەو 40 ڕۆژە ئیتر کە ویان زانیوە هەر مردووە سەرتیپ و پیاو چاک و پیاو ماقولانی ئاوایی و مەلا و شێخ و لە دۆری کۆبنەوە ئەڵێن تر مردوو ئەمری خوای کردو لە هەوڵی قەبرشتان بووی لەو کاتە چاوێک هەڵە بڕێ وەڵە حەزم لە دۆیە ئەڵێن بەسەر چاوەڵە لەو دوایی خانمیشمەوێ خانم یعنی خێزانی سەرتیب جاتەمان لەوێ عادەتەن معلومی جەنابتە بینیوتە لە شوێنەکانە دۆ بە تورەکە هەڵەواسرێت بە شوێنی کەپراوت کەتک لێتە خوارەوە ئەنجاهینی بەشی ئافرەتان جایە و بەشی پیاوانی جایە باپیرم داوای ئەو دۆی ئەوەشی کردووە ئیتر کە سەرتی پیش تەمە پیان وتە نابێت ئەو شتانە بخواتەوە توت کاکە خۆ تازەمە هەرە مرێت داوای چیەکە با بینێ و بۆ خۆی ئاخر هینێتی و بەڵاویش کە بۆی هێنن یەک قاپی گەورە ئەنێ بەسەریەوە ئیتر هەموو یەخواتەوە ئیتر ئاگای لە خۆی نامیانەوە تاو ئەمری خوای کردو بەحساب بەیبەن بۆ سەرقەبران و بینێژن و لە کاتە ئەکۆکیەوە پژمێ و هەڵەسێتەوە سیحەتێکی زۆر باشێ بێ قساکەەوە ئەڵە من لە کوێمەڵێ وڵات تۆ کاکە ماوەی 40 ڕۆژە تۆ ئاگار لە خۆ نییە و ئەمانی دوای ئەوەی کە بەڵە دۆکەی خواردووە مردووان زانیوە مردوو بڵێ هەستاوەتەوە و ئیتر نازان بردویان بۆ سەقەوە لەوانەیەشتان نەیان برد بێ بەڵام چۆن ئامادەکاریان بۆ کردووە و بەڵێ هەستاوە پشمی و وتێتیەوە من لە کوێم و من چۆن وتیان وڵات تۆ کاکە تۆ مردووی تو چۆن زیین وەڵا کاکە من ئیسا مردم و بردیانم بۆ ناو قەبر و مەلایکەت پرسیاریان لێکردم و خواوکێ و پێغەمبەری کێ و ئەمانەم هەموو جواب باوەتوانێ و ئەوتی بەڵام یەک مەحاسەبەیان کردم لەوە بەڕاستی نەموت یەکسەر هینەکان پیشان نام ئەو طبعاً
ئەو نازانانی فلیم و ڤیدیۆشتی واشتی ڕێک ئەوان پیشان نام کە مروام کردووە ئەو کاتە تەلەڤیزیۆن نەبوو نەوەڵا رادیۆش نەبوو وایە ئەرەوەڵا ینی باسی تەلەڤیزیۆنی کردووە بە ئەرە باسی ئەوەی کردووە کە ئێستا ئەو هەر نازانێت تەلەڤیزیۆن چییە سینەما چییە بەڵێ وتوانە هێناوێتە بەر چاوم ئەمە کە تۆ کردووە چۆن حاشای لەکەی هینەکەشی ئەمە بووە ینی یەکێک لە گوناهەکانی خۆیان یەکی لە گوناهەکانی خۆی کەم حاشای لێ کردووە پێیان وتوە چۆن حاشای لەکەی ئەمە تۆ نیت بەرەوەڵا ئەوە من وتر بەخوایت حاشام بۆ ناکرێ ئیتر تەبەن شتەکە چی بووە شتەکە ئەوە بووە ئەم کە هاتووە یەکەم جار ژنی بڵین باپیرم زۆر جوان بۆمانە خەتەرەی بەدڵیا هاتووە دوێتی وەڵی ئامژنە ئیتر ماشەڵا یا جوانە یا شتێکۆمانە و تر دوای دۆکەشی خواردوێتەوە لەگەڵی ئیترمە ئینسان خۆ خەیاڵاتی ئینسان هەموو شتێک دەکات پیان تۆ ئەم پیاوە ئەم هەموو چاکەی لەگەڵا کردی تو ئەم خەتەرەی بۆچی بەدڵ تا هاتووە ئەوزی من شتیوام نەکەوتی با ئەوەتە ئەوە خەتەرەکەتە ئەمە خەتەرەکەت ئیتر کەوتی وام شانە مەڵایتر هیچ دەسم نای هەردووت مەڵایی تر وایە ڕاستەکەن و ئەیتروتی لەم پرسیارشتان نبووم و ئیتر داچڕکیم و ئیتر ئێواڵەنی سە تۆواولی هاتووە جا باپیرم خوا ئەفریقایخوا سوورەتی یاسین هەموو ڕۆژێوە بزەم چەند جارە خوێنیت کە لەبەری بووە ئەڵێ کە هەنێ شت ئەکرا سوورەتی یاسین ئەهاتە ئەم لاولامەوە پیان وتم تۆ لەبەرویت لەگەڵ سوورەتی یاسینە زۆر هاوڕێ بوویت سوورەتی یاسین زۆر دیفاع لێ دەکات زۆر هاوکاری دەکات ئیتر وەسیەتی هەر باپیرە گەورەم بووە باوکشم خوا ئەفریقا تا ڕۆژێ ئەمریکای ئەوە بۆ بەڵێ بۆ ڕزگارکەری لەو قەبرا و ینی عەزاب وشتی نەبینیوە ینی زۆر چۆن نەڵی دیفاعکەرێکی باش بووە لەو کاتەیە ئیتر هەر وەسیەتێکی باوکمان کرده بوو باوکم خوا ئەفریقا تا ڕۆژ ئەمریکای کرد ئەوەی کەم بیرم بێ یاسینی هەموو بەیانیان و ئێواران نەگە خوێن بەمنیشێ و ڕۆڵە یاسین لەبەرکە یاسین وایە منیش هەموو وەڵا بۆیە لەبەری ناکەم نەوە کاتۆ مری من یاسین بخوێنم وەلو هەر نیوەی من لەبەرکەی وەڵا الحەمدولیلا بەڵام هەمووی هەر بۆ لەبەر نەکرا سوپاس بەخوای تر الحەمدولیلا ئەوان بۆ نوع وەفاتیان کردووە و ئیتر دوای ئەوە کاک سەمەد چەندێک باپیرت ماوە وەڵا زۆر ماوەتەوە یعنی لەوانەیە بڵێم لە دوای ئەو وەزعەت زیاتر لە 45 ساڵ زیاتر ژیاوە ئەرەوەڵا ئینجا وەفاتی بەڵێ زۆر دوایی هاتوونەتە بەشی عێراق و دووبارە بەشی کوردستانی خۆمان بەسەر هاتە ئەم نزیک بوونەوە لە مردنە کە جەنابەت باسەکەی لە باوکتۆ بیستەوە بەڵێ ینی دیارە ئەو کاتە شتێکی مەشهور بوو بەڵێ زۆر ینی بەتەما بوو باوکم حتا لە نامێنەکەی خەواریقا ئیزافەشی بۆ بکە بەڵامیتر تەمەن ڕێگەی نیا و کاتی ئەو کاتە خۆ دەزانی تۆ زەیوەزە خراپ بوو نەیتوانێت چەند شتێکی تریشی هەر هەبوو لەو بابەتانە بەڵام بەداخەوە من لەبیرم نەماوە باسی خەڵکی تریشیانە کرد کەوا بوو بەڵام بەداخەوە نەژنووسرا ئەوەی کە هەبوو دەستنووسێک بوو لە سیارەکەمانە بەجێ ماوە ساڵە ئیتر هەمویان دزی بە سیارە و بە نووسرا و بە هەموو شتێک و ئەتوانی وەصفی کێومان بۆ بکەین یارخان ینی وەختی ئینسان نزیکە بێتەوە لە مردن ئیحساسی ئەو کەسە چۆنە هەستت چۆنە کە نزیکە بێتەوە لە مردن ینی هەست بە گوناهباریەکەی هەست بە واکەی توێشۆکەت کەمە هەست بە واکەی حازر نیت بگەڕیتەوە بۆ لای خوا ینی ئەو کەسانی کە ئێستا نەگەیشتنەوە حاڵەتش کە هەمومان معرەزین بۆ مقدرە لە مقدرەکان سیارە بێ سووتان بێ کەوتنە خوارەوە بێ گولەیەکە ینی بەردەوام ئەمە ئەبینین ئەتوانی ئەو ئیحساس و هەستەمان پێ بڵێ لەو کاتەیە چۆنەکە ئینسان نزیکە بێتەوە لە مردن بەداخەوە ئەو هەست و ئیحساسی من هەم بوو لەبەر ئەوەی زۆر شەرمم ئەکرد لەوەی کە هەم بوو لە ڕابردووە هەستەکەم زۆر ترس بوو یعنی هەستێکی ئەکرێ بڵم زۆر ناخۆش بوو زۆر ترس بوو یعنی مامۆسا پێوەرەکانی ترسی لێبەی ئەخیر پێوەری ترس ئەبوو لە نزیک بوونەوە لە مردن مرۆڤ هەموو کات نزیکە بێتەوە لە مردن بەڵام جار هەیە مامۆسا ئێمە کەسی پزیشکینیان با بڵێن کەسی تەندروستین زۆر کات هەیە ئەڵین ئەم شتە بە توپ چارەسەرەکرێ ئەم شتە بەمە چارەسەرەکرێ کە نزیک ئەبیتەوە لە مردن هەستەکەی عیلم لە بەرامبەر ئەم شتەی تۆیە هەرچی بە ئەم شتەی بە ڕێزە کەمیش بێ بەس تۆ هەستێکت بۆ دروست بۆ لەوەیە لەوانە بوو ئەو برینەی من نەبێتە هۆکاری مردن بەس من لەویە هەستی مردنم بۆ دروست بوو بە کۆی دەنگی ئەو مەسان پزیشک و هاو پیشانەی کە لە یاپیانەوەتم کە ئەوەی خۆشم کە ئەمزانی کە بەرە و ئینتیهابات یا با بڵێن سێپتیسیمیایەک ئەڕۆشتم باشە لەوەیە هەستەکەی تەنانەت عیلمیشی چت بۆ ناکە یعنی مامۆسا هەستکردنێکە ئەگەر بە کورتی بیڵم هەستێکی ترسی تەنهاییە یعنی هیچ شتێک فریاد ناکەوێت
شتێک نییە بڵم وڵا من قەچێکە سەر مێشە پەرستۆڵێک خۆم لێ ناکە نزیکە بیتەوە لە مردن ئیتر مەفەڕە نەما ئیتر نازانی چی بکە یعنی تەواو ئاها هەر خۆت و هەستەکەت مایێتەوە هەستێکی بەداخۆ من لەو کاتە هەستەکەم زۆر ناوخۆش و ترس بوو بەڕاستی لە ڕابردووم زۆر ئەترسام یعنی کەسەکەم ئیلتیزامێکی زۆر باشی هەبێت زۆر حازر بێت ئەگۆڕێ و بێگومان مامۆستا من هەر سپاس و ستایش بۆ ئەو خوایە هەر ئێستاکە خۆ بێگومان لە دوای ئەم ساڵانەوە چەند ساڵێک تێپەڕیەوە ئەمەی من بۆ جەنابتانی باسەکەم 2010 باشە بەسەر ئەم 11 ساڵەیە ئەکید من چەندین جاری کە تووشی چەندین جۆر نەشتەرگەری و چەندین جۆر ڕووداوی تر بووم بەس هیچ کاتەوە هەستە ترسم بۆ دروست نەبووتەوە چونکە هەستم کردووە قووەیەک هەیە لە سەرترەوە يعني او باورە بوو کە کاتی خۆی من نەم ئەزانی هەستەکە وزەیەکە خۆی گەورە وزەیەک تەیاتێ کە بەرگەی ئەو ترسە بگری بەرگەی ئەو هەستە بگری نامەخوایەکە زۆر جوان وەرەگرت لەخوا بەزە الحەمدولله سپاس نیان خان تۆ دوای ئەوەی کە بڵین ئەوە بەسەر خۆتا هات ئەو مەسەلەی سووتان و ناڕەحەتی و مصیبەتت بینی ئەم عادەتان کردوتەوە کە هەمان کاری خۆتەکەی تۆ و کەسێکی پرۆفێشناڵ لە ئیشەکەی خۆتە کەسێکی جامعی و کەسێک کە بەتوانایە لە مەسەلەی کۆنتڕۆڵکردنی ئیلتیهابات و سوتاوی ئەو مەسەلانەیە چەند دڵی خۆشە بۆی کە کەسێک ئەسووتەیە بۆ لای تۆ لێرە تەداویەکی بۆ بکەیت چی پێڵیت یعنی بێجگە لە تەداوی و لە چارەسەرە تۆبیەکە کە بۆ یەکەیت چیتر دڵت خۆشەکات یعنی شتی معنەوی پێڵیت مامۆستا طبعاً ئەم پرسیاری بەڕاستم زۆر دڵ پێ خۆش بوو چونکە ڕۆژانە زۆرترین نمونەم یعنی یەتە بەردەم لەمانە مامۆستا دوای لە 2010 منم حادیسێم بەسەر هات ئەم کاری سوتاوی من بەکاری برین پێچی چاک ئەبەوە واتە تەداویکردنی برینەکە باش لە بەروی من زۆر عەزێتم کێشا بە چارەسەری برینەکەەوە بۆ تا ئەو کاتە سیستمی تەداویکردن سیستمێکی سادە بوو لە وڵاتەکەی ئێمەیە دوای ئەوە یەکێک بوو لەوانەی کە بەڵێنەکەم لەگەڵ خوایە لەو ڕۆژەیە ئەوە بوو ئەگەر خوای گەورە تەمەنی یا بە من و هەستامەوە ئەم سیستەمە تەغییر پێ بکەم یعنی بتوانم لە ڕووی برین پێچیەکەی خۆمەوە عیلمێکی ئەوە باشتر کۆکەمەوە کە کەس ئەو ئازاری من نەچێژێتەوە کە با بڵێن بەهۆی نەبوونی مەواد و نەزانین و نەبەکار نەهێنانی پرۆتۆکۆڵاتی تازەوە لەسەر برینکە ئێستا لە هەموو عالەمە ئەوە شێکێکی تر لەوانەیە کە خوای گەورە دڵنیا بوومەوە خوای گەورە وزەیی یامێ سپاس بخوا وزەیەکی پێ بەخشیم توانیم لەو کاتەوە هەتاکو ئێستا کە با بڵێن 10 ساڵمان لەم بینەیە هەیە لە ئێستەیە بگەمە تۆپیکێک سپاس و ستایش بۆ ئەو خوایە بگەمە تۆپیکێک لە چاکردنەوەی برین و برینی قورس و برینی شەکرە و سوتاویەک کە سپاس بخوا توانم بڵێم یان تەنها یعنی مثلا بە تەنها ئێستا لە ئەوە ئەتوانم بڵێم شارەزام یان چەند کەسێکی کەمی تر هەیە لە سلێمانی بتوانێت وەک من شان باتە بەرەم برینە قورسانە یەکێک لە میوانانی بەرنامەکەمان پێمان خۆش بوو کە لە خزمەتیان نابین دکتۆرە فاتیمەیە کە خۆشحاڵە بین بۆی کە جەنابیان سەرهاتێکی زۆر کاریگەریان لایە کە ڕەنگە بڵێم کللتورێکی زۆر جوان لەو بابەتانە لە کوردستانی ڕۆژهەڵاتە و جەنابیشان سوپاس بەخوای گەورە کە لە خانەوادە و خێزانێکی ئاین پەروەر و زانا و خواناس و سەییدی ڕۆژهەڵاتن پێمان خۆش بوو جەنابیان خۆیان بناسێنن و ئەو باسی کە تایبەتە بە باسی نزیک بوونەوە لە مردن خۆیان بۆمان باس بکەن بەخێر بێنێ خۆت سپاس دەکەم خۆش بێ خۆش بێ ناوی من فاتمە کچی سەید جعفەر سەید محەممەد سعید لە شاری جۆنڕۆ لە سەیدەکانی کۆرین باوکم هەم مامۆسا بووە هەم حاجی بووە بەڵێ هەم مامۆسای ئاینی بووگە هەم مامۆسای مەکتەبیش بۆ باوکم من لە حاڵە لەم مەدرسە یا مەکتەب هێمە ئەڵێن دەرسی دینی قورئانی داگەم لەو بابەتە بەخسمەتە جەنابتان بابەتێکتان لایە بە تایبەتی مشخص یعنی باسی مردنی جەنابی باوکت کە چۆن پێش ئەوە وەکو خەوێک وەکو ڕووداوێکە پیان ڕاگەیاندووە مردنە نزیک بۆتەوە لای دۆستێک و لای نزیکێکی خۆی خۆشەویستێکی خۆی باسی کردووە و حەزەکەین ئەومان بوو باس بکەی کە چۆن ڕوویاوە بەسەر چاوم باوکم ساڵی 1380 هێما فوتی کرد 10 ڕۆژ پێش لە فوتی باوکم تەمەنی 18 ساڵ بوو بە ئەمە ئەوڵ بڵێم تەمەنی 18 ساڵ بوو
قەوری خۆی کەنێمە ئەوە کە ئەڵێن قەوری خۆی کەندو چون هەر لەو کاتە مامۆسا بوو عارف بوو قەوری خۆی کەندو هەرچی جمعە ئەچوو فاتحەی دادا بۆ قەوری خۆی ئاخرین جمعەیە بەڵێ هەر بە گەنجیۆ کە بۆ خۆی قەبری خۆی کەندو هەر هەموو هەفتەی ئەچوو فاتحەی بۆ خۆی دائەدا ئەمە لە کاکەجانێ دێک هە لە ئوستانی کرماشان شاری جوانڕۆ کە لە منتقەی ئەوراماناتە دێ هە بە ناوی کۆرێ بعد لەوێ کاکەجانێ مەرقەوێکە برازای ئیمام ڕزایە لەوێ هێمش سەیدیمان ئەگەڕێتەوە بۆ ئیمام ڕزا لە 49 پشت داگەینە حەزرەت محەممەد صلی الله علیه وسلم بعد ئەو کاتە کە باوکم ئاخرین جمعەی تەمەنی خۆی کە بڵێن لەو کاتا بوو چوو بەسەر قەورەکەی وەقەڵ خۆی گەڵاوچەکەی لادا و بەهارێک بوو فاتحەی دادا بۆ قەورەکەی خۆی دوای ئەچێت لەسەر مەرقەوی کاکەجانێ دانیشێت و خەوی لێ ئەکەوێت دوای قورعان خوێندن و شتەکە ئەخەوێت لە خەوەکەیە ئەبینێت کە تعدادێ نەفەراتێکی بەرز و بڵندپایەی ئیسلام و بە شێوازێکی زۆر زۆر تایبەت تێنەخەوی ئەڵێن پێی بۆچی هاتی کە بۆ ئەیرا بە ناو بانگی ئەەکەن بۆچی هاتکی ئێمە خۆمان 10 ڕۆژی تر تێنەشێنت ئەیرا شوێنی تۆیە بۆ 10 ڕۆژترانی بۆ مەنایکە تۆ وەفاتەکەیت بەڵێ بەڵێ بە ئەو معنا کە تۆ 10 ڕۆژتر ماڵی خۆت لێرایە ئەوە کە ئێستا هاتکی بەڵێ ئێستا بۆ هاتکیت و ئاوانە یعنی قەراری فەوتەکەی وابوو باوکم مەتر تێتەوە ئەو هەفتە کە هیچ هەفتەی بعدی کە پەنجشەمەی بعدێتە جمعەکەی ناتوانێت بێتەوە بۆ سەر زیارەتەکەی خۆی جەڵتەی مێشک دەماغ لێ ئەدا 3 ڕۆژ لە خەستەخانە لە کرماشان ئەمێنێتەوە لە بیمارستانی فارابی پێ ئەڵێن لێ ئەمێنێتەوە شەهی دەهوم کە یەکشەمەکەی ئەکا شەوی دەهوم باوکم لە ماڵی خۆی ئابوو ئێتر ئەو ڕۆژە کە تبقی ئەو قەرارەکە پیان وتو لە ماڵی خۆیان بوو فەوتی کرد باوکم بە ڕەحمەت بێت لەگەڵ هەموو خاسکەرەکانە بعد بە ڕەفیقێکی خۆی وت بە ناوی کاک عەزیزی چوپانیان پێوت ئەتر لە مزگەوتا زۆر بە یەک ڕەفیق و خۆشون وتی من بەداخەوە ئەوش فۆتی کردیە ئەرەوەڵا بەداخەوەش فۆتی کردیە فەرمووی کە عەزیز بە کەس نەڵێت ئەمە بە ئائیلەکەم نەڵێ من تا 10 ڕۆژی تر ئەمێنم کە پێشوانی هیچیشی نەبووە هیچی نەبوو وتی من تەمەنێکی 59 ساڵ بوو باوکم تەمەنێکیش نەبوو بەڵێ وایە 59 ساڵ بوو ئەتر وەڵا لە 30 ئوردیبەهێشتی ساڵی 80 باوکم فۆتی کرد کۆچی دوایی کرد ئەو خەبەری چێدا کە هەتا وەسیەتنامەی هەیە لە لاپەڕێکیش هەموو ئەم ڕووداوانەی نووسیە وەلا هەر حەزی نەکرد کە هێمە بزانین بۆ ئێمە بپۆشە نەگەران بووین چونکە ئێمە باوکمان خۆشەویست و عارف بوو مامۆسا بوو مامۆسای ئائینی بوو حاجی بوو شێخ بوو ئەتر هەموو بابەتەکان کە عارفێکی بەتەمامانە بوو ئێستا شکر بۆ خوا جێگە و ڕێگەی هەنوز باقیە خزمەتدام بەڕێی جەنابتان دکتۆرە فاتیما ینی ئەم دیاردیە تەمان لە کوردستانە زۆر هەیە خەڵک ینی شتیان پێوتۆ پێشەوە یا بینیوێتی یاخود لە خەوە شتێکیان پێڕاگەیاندووە کە تۆ نزیک بیتەوە لە مردن یا ئەم حاڵەتی نزیک بنەوە لە مردن بەڕای تۆ بە تێبینی تۆ بە نەزەری تۆ بۆچی خەڵک باسی ناکات بۆ ینی زۆر بەربڵاوە زۆر خەڵک بینێتی بەس بۆ باسی ناکات بەڵێ چون هەندە خەڵک هەست خۆیان ناگەێنەوە دەرەجە و مەقامەکە شتێکی ئاوانە لەمسکەن بەدڕای من چون ئەوانە هەمووی بابەتێلی بەخصوصی خۆی هەیە ئێستا منی نەوعی ناتوانم ئەو بابەتانە بن چونکە هەندێک کەسە سێمە لە ئەوێ ئەڵێن کەسێکە بگەێنە ئەو دەرەجە و مەقامە لە عەرفانە لە دین و خواپەرستیە ڕووداوەکە پێش ئەوکە مەرگیان ڕۆخدا یا لە بەرچاو ئەیوێنن لە ڕاستیە یا پیان ئەڵێن یا لە عالەمی ئەرواحەکە خەو پێ ئەڵێن لەو کاتە پیان ئەڵێن یا لە عالەمێکی واقعیەتە خۆیان بە شتێک بە شێوازە تێتە بەرچاویان لە بەداخەوەکە چونکە بابەتێری مەسهەبیمان بەربڵاو بووەتەوە لەو بابەتە ئجازە نادا کە ئەم بابەتە گەورە بێت و تەشەنە بنێت کە هەموو کەس هەستەکانی خۆی بڵێت کە بەڵێ ئەسا هێمە هەمانە بیستمانە کە بەڵێ ئەڵێن کە فڵانە کەس پێشمەرگی خۆی وتێسی بەڵا ئەوە من ئەتە تەواوە چەند ساعتتر ئەمێنم خۆی هەستی کریە لە بەداخەوە من پەلە نادرێت پێ و لەبەر ئەوە چی
کە ئجازە نادەن ئەم ئەفکارە گەورە بێت. من دیراسەیەکم هەیە لای خۆم کە نەخۆشەکان کەێنە لام دیراسیانەکەین مەسەن وەکو دیراسی زانستی دیراسەیەکم لایەوەسا کە لەسەر لە دوای 100 نەخۆش بۆم دەرکەوت لە ماوەی ئەم 100 نەخۆشەیە باشە دیراسەکە ئەنجامێکی زۆر گەورەیە نەخۆشمان هەیە کەیەت با بڵین کەسێکی تووڕا بێزار بە شێوەیەکی کەم ئیمانی بە شیفانیە تەسەور ناکە کە شیفای هەبێ بەم نەوعیەتە بۆمانێ نەوعیەتیشمان بۆیە ئەڵێن دەموچای نورانی نەبووچای نورانی مامۆسا ئەمانیان کە هەر ئەسڵن خۆیان کەسانێکی بۆ نمونە قەناعەتیان نییە ڕەشبینن بێزارن ئەڵی خواسانی کاڵی خواسانی ناکە یعنی مەسەن چەند جار گەشتونەتە ئەزێن چکاکەتە تۆ سەبر کێسە هیچمان دەسەڵاتە نا دەسەبرکە خواسانی کە هەر بۆت قەناعەت پێ ناکرێ کە هەر تەنانەت وشەی خوا ئاسانیکە بۆ قەناعەت پێ ناکرێ مامۆسا ئەمانە کە هەمن بە واقعی لە برینەکانە ئەمانەیان بەڵێ ئەمانەیان کە زۆر گەشبین و کە زۆر خۆی گەورە یارمەتییان و ئەرێنی لە ئیشەکەیانان و پشتە بەستن بەخوا بە ڕێژەی لە 180 خێراتر لەوانە چابنەوە ئەوە فەرقەکە زۆر حتا ئەوسا بۆ نەخۆشی سەرجێگاکانی شوایە نەخۆشمان هەیە لە سەر جێگەیە برینێکی بچووک بچووکی هەیە زۆر بەسیتە لە ڕووی علمەوە باسەکەی بەس خۆی کەسێکە ناشکورە بێزارە هەر گلەی ئەکا لە هیچی ڕازی نیە لە چوار دەوری ڕازی نیە باوەڕ کە ئەو برینە ئەگەر کامێرەی سلۆی بخەیتە سەر هەستەکەی بەبەر چاوتۆ زیە ئەکا نەخۆشیشمان هەیە لە جێگەیا کەوتووە نورانی لە خواترز دەمی هەر بە زیکرەوەیە دەستخۆشیت لێ ئەکا سوپاسە ئەکا یارمەتیتەیە دەستخۆش خوا ئاسانیکە مامۆسا بە هەمان شێوە ینی هەمیشە ماڵە مەگەر کامێرە بخەینە سەر برینی ئەو سلۆیکەینەوە هەمووی ئەبینی یەک بە یەک بچووکە بێتەوە نەخۆشانە زۆرینی ڕسمیم نەخۆشانم لایە کە ماشەڵڵا بە یەک تەداوی چەندێک لەم نەخۆشە بۆ ئەمە فەرقی کردووە ینی چەندێک ئەمە بالضبط کە چەندێک ئەمە مەسەلەن گەشبین بۆ با بڵێن ئیمانی بەخوا قایم بۆ خوا ئاسانی کا چەندێکی فەرق کردووە بەس وەکو خۆیان بێگومان هەمیشە ئەڵێم ینی کە ئەچینە لایەن هەمیشە دوعای خێریان بۆکەین بەس خۆی بۆی بمێنیتەوە ماوەیەکی زۆر لەسەر جێگا نەخۆشت هەیە شەرت نییە تەمەنی هەبێ هەشە گەنجە بەهۆی ڕووداوێکەوە هەستێکی زۆر ناخۆشیان هەیە مامۆسا مامەڵەکردنی هەستی لەگەڵ ئەوانەیە زۆر قورسترە چونکە تۆ زۆر ماندووە بی تا بتوانی هەستێکی ئەمەل بۆ ئەو دروستکەی ئەو زۆر بێ ئەمەلە ئینسان زۆر نائومێدە زۆر بێتاقەتە بۆ تۆ زۆر پێوەی ماندووەبی بەس تەسەورەکەمەوە بێگومان لای خوای گەورە ئەجر و پاداشتێکی زۆر گەورە وەرەگریتەوە دوو نمونە دانەیەکیان خوای گەورە بە بەهەشتی شادکە وەفاتی کرد باوکیان دانەیەکیشیان ئێستش لە ژیانە ماوە باوکیان بەس بەڕاستی هەموو جارێ من کە چوومەتە لای ئەم دوو نەخۆشە دوای ئەوەی کە لە نەخۆشەکە تەواو بووم بە واقعی یعنی بەجددی ڕوون کردووە تەموو ڕافیقەکەی سواسیم کردووە دەستخۆشیم لێ کردووە و کە گەڕاویشمەدە دەرەوە کەسە داوام لەخوا کردووە کە عاقیبەتی خۆشم ئاوا لێ بکەم مناڵەکانی خۆشم بەڕاستی نەخۆشەکەی ئێستش لە ژیان ئاماوە خۆی گەورە شفای خێری بۆ بنێرێ چەند کچێکی بە دیاریەوەیەتی باشە باوکیانە یعنی لە 180 با بڵێم باوکیان نیوە هۆشە لە 180 کاتەکان هۆشی نییە مامۆسا کە ئەیان بینی ئەدەب و ئەخلاق و دین و هەست و هەموو شتێک لەمانەیە ئەبینی کە خزمەتکردنی ئەم باوکە حتا لە یەکێکیانم پرسی دوو مامۆسای زۆر بەڕێزنەوە زۆر ڕێز و تەقدیرم هەیە بۆیان سپاس بۆخوا ماڵێکی زۆر خواناسیشن لێکیانم پرسیتم یاخوا لەشە ساغ بێ زۆر ماندووە بێ بەدەست باوکتەوە وتی ناماندوو نابم ئەمە خێرێکە دەستمەکەی لە مناڵەکان وادەسم ناکەێتەوە باوەڕکە هەڵوێستەی پێکردم نیەتەکەی تەنانەت بۆکەن جارجارە هۆشیەتەوە پێ لە باوکە داستەرۆپە ینی هەستانە بۆکەن زۆر بێ ئەمەلە زۆر کات پێڵێ دەباو کە هەستەرەوە شبینەوە بۆ مەدینە تەنانەت باوکیشان کە هۆشیشی نییە زۆر کات داوای عەمرە ئاکاتەوە داوای مەدینە ئاکاتەوە مامۆسا لێرە حەزەکەم ئەمە بڵێم هەستی و شعوری ئێمە کە ئەچینە ئەو ماڵانەوە زۆری فەرقە وەک لە هەست و شعورمان کە ئەچینە ماڵێکەوە کە مامەڵێکی زبریتیایە یاخود با بڵێن مامەڵێکی ڕقیتیایە یان هەستێکی خۆشیتیانە بە بڵێن نوریتیانە لەو ماڵەیە عەمیدی خانەنشینی فڕۆکەوان فەهد السەعدونی عێراقی دەربارەی ئەزموونی نزیکبوونەوە لە مردن کە خۆی بینیوێتی دەڵێت لە ساڵی 1965 لە زیندان بووم
لە بەغا حکمی ئیعدام درابووم. ئەم ئەزم و نەم بە تەواوەتی بینی. لە کات و سەردەمێکی زۆر دژوارا بووم. لە زیندانی تاکە کەسی بووم و زۆر ئەستەم بوو بەرگەی ئازار و ئەشکەنجەی ئەو زیندانە بگرم. ماوەی ساڵێک بوو مابوومەوە لەو زیندانە تەنهاییە و تووشی تەنگژەی دەرونی کردبووم. وەختێ زانیم کە سزاکەم بۆ سوک ناکرێت و بەربوونیشم مەحاڵە. ئیتر بیرم لەوە کردەوە بە ناوی نەخۆشیەوە هەندێک حەبم کۆ کردەوە لای خۆم. دیارە ئەمەش ماوەیەکی پێچوو تا دەستم کەوت. هەموو حەبەکانم بەجارێکا خوارد و پاش کەمێک هەستم کرد گێژ بووم و ئاگام لە خۆم نەما و کەوتمە سەرزەوی. ئەوەی زۆر جێگەی سەرسامیم بوو. لەسەرەوەی خۆم جەستەی خۆمم بینی کە لەسەر زەویەکە ڕاکشا بووم. بەرز بوومەوە وەک ئەوەی دوو جەستەم هەبێت. لە سەرەتایە نەمزانی ئەمە چیە، حاڵی نەبووم. ئەوەیان لە خوارەوە کەوتووە و ئەمەش لەسەرەوەیە. هەتا لە ژوورەکە بان کەوتم و بەرز بوومەوە. سەیرەکەم هیچ بربەستێکنی ڕام بگرێ. ئیتر بەرز بوومەوە بۆ ئاسمانی بەغداد و لەشم زۆر سووک و ئاسایی دەردەکەوت. کەوتمە پشتی هەورەکان و ئەو ڕۆژەش ڕۆژێکی خۆش و هەتاو بوو. زۆر گەرم بوو. کەچی هیچ هەستم نە بە گەرمی نە بە ناسازی کەش و هەوای شاری بەغا نەکرد. زۆر دڵخۆش و دڵڕفێن بوو. دوو کەسی سەرتاپاسپی چاوەڕوانی منیانە کرد و وەستا بوون. ئاماژیان بۆ کردم لە سەری و خۆمەوەتە لە ئاسمان کە لیان نزیک ببمەوە. ئاماژەکەش بە ئیحاو ڕازی دەرونی بوو. زۆر باش لە یەکتر حاڵیە بووین. یەکێکیان تۆزێ لەوی تریان باڵای بەرزتر بوو. یەکسەر یەکێکیان پێیوتم بۆچی خۆتێ کوشت؟ ئەی نازانی خۆکوشتن حرامە؟ نازانی تاوانیشی گەورەیە؟ وتم بەڵێ ئەزانم حرامە، بەڵام بەرگەی زیندان و سزای ئەو سیژنە ئینفرادیم نەگرت. وتیان هەموو شتێکی تۆ زانین. وتیان دەگەڕیتەوە و نامریت، خۆی گەورە عەفوی کردویت. دەگەڕیتەوە بۆ جیهانی ڕابردووت، واتە دەگەڕێمەوە بۆ دنیا و سەرزەوی. بیرم لە هەرچی بکردایەتەوە. نورانیەکان هەستیان پێ کرد و یەکسەر وەڵامیانەدامەوە. واتە ئەو خەتەرە و خەیاڵانەی بە دڵما هات ئەوان وەڵامیانەدایەوە. وتیان لەبەرەوە لێت خۆش بووین سیر بکە، سەیری خوارەوە بکە. منیش سەیری خوارەوەم کرد. ئەرز و زەویم بینی. فڕۆکەی ژمارە حەڤەم بینی کە فڕۆکەکەی خۆم بوو. من فڕۆکەوانی ئەو فڕۆکەیە بووم. بەسەر ناوچەی بازیانی سلێمانیەوە بوو لە باکووری عێراق. ئەوە کۆتا ڕۆژی جەنگی باکووری عێراق بوو کە دەبوو من قەسفی لادێک بکەم لە ناوچەی بازیانی سلەیمانی. من ئەوەم بینی و لە ئاسمان پیشانیان دام کە من لەسەر ئەو کارە گیرام و فەرمانی زیندانی تاکە کەسی و سزای سێدارم بۆ دەرچوو بوو کە دەبوو بردومانی ئەو لادیە بکەم کە کۆمەڵێ پێشمەرگە لەو لادیە ئابڵۆقە درابوون و دەبوو من لە ناویان بەرم. پێشمەرگەکانیش خۆیان خزاندبوو ناو خەڵکە بێچەکەکەی ئەو لادەیە. لەبەرەوە من بۆم گیان نەئەکرایەوە، تێکەڵ بوون. واتە لە ناو ئافرەت و مناڵ و پیاوی بێچەکە ئەوانم بینی. ئافرەت و مناڵ و خەڵکی بێچەکی ئەو لادێ ڕانە کرد و ئەهاتن بەناویەکە. وەستام بە جیهاز پەیوەندیم کرد بە سەروی خۆمەوە. وتم هاوڵاتێکی زۆر کە جلی سوور و سپی و زردیان لەبەرایە و دانیشتووی ئەو لادێ و ناوچەیەن. من زۆر نزیک بوومەوە هەتا تەواو دڵنیا بووم لێیان. وتم من ناتوانم قەسفی ئەم لادێ بکەم. دڵنیا بووم زۆربەی خەڵکەکەی مەدەنیە و هیچ تاوانێکیان نییە. زیاتر لە 400 هاوڵاتی بێچەکە بوون. بەڕوونی لە منەوە دیار بوون. مناڵ باوەشی بەدایشیا کرد و ئەترسا. ئیتر نەمتوانی قەسفیان بکەم. کە پەیوەندیم کرد و دووبارەم کردەوە بە سەروی خۆمەوە. وتم من ناتوانم بردومانیم خەڵکە بێتاوانە بکەم. زۆر تەکیدیان کردەوە کە بردومان بکەم، بەڵام من نەمکرد. وتیان بگەڕێرەوە. کە گەڕامەوە دەست بەجێ زیندان کرام و حکمی لە سێدارەدان درا بەسەرما. ئەمەم لەسەرەوە دووبارە پیشان درایەوە. واتە لە جیهانی پشتی ئەم زەویە و لە جیهانی غەیب و بەرزەخا پیشانیاندام. بە هەموو وردەکاریەکانیەوە ئەم بابەتە گرنگەم بینی لە ژیانی خۆما. ئەو دوو نۆرانیە پێیان وتم تۆ دەگەڕیتەوە، بەڵام ئەگەر تۆ بمردیتایە دەبوویتە 12هەمین کەس. وتم تێناگەم. وتیان بەکات و ڕۆژی لای ئێوە سبەی نادوو سبەی 11 کەس کە پەیوەندیان بە تۆ هەیە ڕۆحیان سەرەخرێت و دەمرن. ئەوانن سەیریان کە بەڕێوەندێن. وتم ڕویان لە من نییە ناسم کە کێن. بە ئاماژیان بۆ کردن سیانیان ڕویان وەرچەرخاند و ڕویان لە من کرد. بینیم یەکێکیان عەبدوسەلام عارفی سەرۆکۆماری عێراق و ئەوی تریان محەممەد مەجید و ئەوی تریش عەبدولەتیف دەڕاج بوو کە هەمویان مەناسی. کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی عەبدوسەلام عارف
لە 1966 ڕوویە. وتیان پێم واتە دوو فریشتەکە پیان وتم ئەگەر پرسیارێکت هەبێ پێشەوەی بگەڕێتەوە بۆ جیهانی سەرزەوی پێمان بڵێ. وتم ئایا کات و زەمەن هەروەکو کات و زەمەنی ئێمەیە لای ئێوە؟ واتە لە جیهانی غەیبە؟ وتیان نەخێر. وتم چۆن؟ وتیان زەمەن و کات لێرە سفرە و کات و زەمەن نییە. وتیان سیر بکە، سەیری زەویم کرد. باخ و بێستانەکەی عەبدولکەریمی باپیرە من بینی. دایکم من بینی لە تەمەنی گەنجی خۆیان بوو، مناڵیە بوو، چەند ژنێک بە دەوریەوە بوون. مناڵەکە بوو، ئەو مناڵە من بووم، خۆمم بە تازەبوویی بینی، دایکمیاندا پۆشی بوو. وتیان دەی ئێستا سەیری 30 ساڵی تەمەنی دنیای خۆت بکە، وەک شریتێک هەموو ژیانی خۆت ببینە بە هەموو وردەکاریەکانیەوە، بە هەموو هەست و سۆز و نەستەکانتەوە، بە هەموو خەتەرە و خەیاڵەکانتەوە کە هیچ شتێکی ون نەبووە، هەرچیەک خەڵک پێی نەزانی بوو، هەرچی خۆم بیرم نەما بوو، بە تەواوی هەر هەمویان پیشان دامەوە. وتیان ئەو 30 ساڵەی تەمەنی تۆ لێرە یەک لە سەردەی چرکەیەک واتە سانیەیەکیش نییە. وتم تەواوە بەو جۆرەیە. وتیان زەمەن و کات لێرە نییە. وتم ئێستا ئێمەی عەرەب واتە وڵاتانی عەرەبی جەنگمان هەیە لەگەڵ دوژمنی سەرەکی ئێمەیە کە ئیسرائیلە. ئایا جەنگ و هێرشکردن دروستە بێتەوە لە نێوانمانە؟ شەڕدەست پێکاتەوە لەگەڵ ئیسرائیل؟ وتیان بە کاتی ئێوە دوای نزیکەی 2 ساڵی تر جەنگ دەست پێکاتەوە. وتم ئەگەر جەنگ دروست بوویەوە ئێمە سەرەکەوین؟ وتیان نەخێر لە جەنگەکەیە ئێوە ئەشکێن و ئەدۆڕێن. وتم بۆچی؟ وتیان ئێوە خۆخۆرن، پارچە پارچەن، تەنها بۆ خۆتانەژین، ئەوان یەک پارچە و یەکگرتوون. ئیتر من بێدەنگ بووم. وتیان هیچت ماوە بپرسی؟ وتم نەخێر. ئیتر ئاماژەیەکیان کرد. گەڕێنرامەوە ناو جەستەکەم لە ژوورەکەی خۆمە، بۆ هەمان ژووری زیندانی تاکە کەسی. دیسانەوە جەستەکەی خۆمم بینیەوە و پیان و سامەوە وەک دەستکێشێت چۆن لە دەسەکرێت بەو جۆرە بوومەوە بە یەک پارچە و یەک جەستە و ڕۆح. بەیانی بوو من کەوتبووم و بێهۆش بووم. کاتی دەوام بوو. کارمەندانی زیندان هاتن و دەوریان لێدا بووم. هەواڵیاندا بە عەقید ناجی سەعید کە چیم بەسەر هات بوو. هەواڵیاندا بە نەخۆشخانەی ڕەشید و من نەمتوانی نەقسە بکەم نەببینم. زۆر حاڵم خراپ بوو. بەڵام هەستم کرد کە گوێم لە وتەکانیانە. بە شەو حەبەکانم خوارد بوو. بەڵام ئەوان لە دەمە و بەیان و بە ڕۆژە پیانزانی بووم. پزیشکەکە لە ڕەشید وتبووی من هیچم بۆ ناکرێت، زۆری بەسەرچووە و دەمرێت. حەبی زۆریشی خواردووە. وردە وردە چاوم کردەوە و خوای گەورە بە ئاگای هێنامەوە. خوای گەورە خۆی شیفای بۆ ناردم، چونکە لەسەرەوە و لە جیهانی غەیب پیان وتم تۆ چاکە بیتەوە. یەکێک هاتە ژوورەوە، وتی من ئەبوو لەیلام. من وامزانی ئاسایش یاخود سەربازێکە و چاودێری منەکات. دوایی بۆم دەرکەوت هیچ پەیوەندیەکی نەبە ئاسایش و نەسوپاوە نەبوو. ئیتر هیچم لای ئەو نەوت. دکتۆر نیزار نائب هات بۆلام کە هاوڕێم بوو. دوای سڵاو بە خێراتن وتم دکتۆر نیزار 11 کەس دەڕۆن، نەمیرا بڵێم دەمرن. دەترسام لەسرم بکەوێت و قسەکە بڵاو ببێتەوە و ئەوەندەی تر عقوبە و سزای من سەخت ببێ. وتی یانی چییە ڕۆن؟ بۆ شۆ ڕۆن؟ وتم ئەچن بۆ جیهانێکی تر. وتی حەبەکان کاری باشیان لە مێشکە کردووە. ئەو تۆ چییە لێیت؟ باوەڕی بە قسەکەم نەکرد. ئەبوو لەیلا هات لە ڕۆژی دواییە. وتی لە بەسرە فڕۆکەی سەرۆک و تاقمەکەی کەوتۆتە خوارەوە. 11 کەس بوون، هەمویان مردوون. چۆن ئەمەت زانی؟ دوێنێ تۆ شتێکی ئاوات بە من وت. وتم کەواتە ئەوەی بینی بووم هەمووی ڕاست بوو، هەموو باسەکەم بۆ گێڕایەوە. وتی بەڵێ ڕاستە، بەڵام لای کەس باسی مەکە. اینجا دکتۆر نیزار گەڕایەوە بۆلام. تکای لێ کردم کە بە دوور و درێژی ڕووداوی نزیک بوونەوە لە مردنەکەی خۆمی بۆ بگێڕمەوە. وتی چۆن زانیت کە ئەوان ئەڕۆن و ئەمرن؟ منیش سوێندم خوارد کە لەو بارەیەوە هیچ نەڵێم و تەواو، چونکە دڵی شکاندم کاتێک کە ئەوم باس کرد و ئەو بە خەو خەیاڵ و بە ئەفسانە هاتە بەرچاوی لە ڕۆژی پێشووترا. چونکە یەکێکیش لە نورانیەکان لە ئاسمان پێی وتم مەیژێڕەوە، چونکە خەڵکی باوەڕە پێ ناکەن، تێناگەن لەمەی کە تۆ بینیوتە. تۆ ناتوانی ئەوەی لێرە بینیوتە هەمووی نەقڵکەی بۆ خەڵکی. لەم جیهانە بەرفراوانە مطلقە بێ سنوورە ناتوانی شتەکانی ئێرە بکەی بەناو جیهانێکی فانی وەکو دنیایە. ئێمە ڕێگەل لێ ناگرین بیگەڕیتەوە، بەڵام خەڵکی لێت حاڵی نابن، لە گەشتەکەت تێناگەن. ئەوە بوو جەنگی ئیسرائیل عەرەب دامەزرایەوە و دوای 2 ساڵ عەرەب شکستی گەورەی بەسەردا هات.